بە درێژایی شەڕی داعش پێشمەرگە سمبولی قارەمانێتی و ئازایەتی و بوێری بووە لە کەرکووک. سەرۆکی هاوپەیمانی کەرکووک هێزوو ئیرادەمانە ڕۆڵی پێشمەرگە بەرز ڕادەگرێت و ڕایدەگەیەنێت. پێشمەرگە بە خوێنبەرگری لە کەرکووک و کەرکووکیەکان کردووە. هێزی پێشمەرگەی کوردستانیش ئەو هێزە بووە هەمیشە و بە تایبەتی لیواییەک یەکێکە لەو لیوایانەی کە بۆ پاراستنی کەرکووک فەرماندەکەی گیانی خۆی بەخشی بۆ پاراستنی کەرکووک و بۆ سەردەم پێکاتەکانی کەرکووک و دڵنیام ئەوانە هێزی پێشمەرگەی کوردستان بە خوێنی خۆیان گیانی خۆیان بەخشیە بۆ کەرکووک و کەرکووکیەکان دڵنیام ئێستاش بە پەنجەی خۆیان ڕۆژی 18 مانگ ڕۆژی 16 مانگ شتێک تۆمارەکەن کە وێنەی نەبێ ئەوان لە هەموو کە زیاتر خاوەنی ئەم شارەنەوە هەمیشە ئەوان وەکوتم قوربانیان داوە سەرمایان بینیوە گەرمایان بینیوە بۆ پاراستنی کەرکووک ئەوان بوونە کە ئارامی و ژیانی کەرکووکیەکانیان پاراستووە لە تیرۆریستانی داعش لەو ئەوانەی کە ئێستاش عەقلێتێکەیە دەوێت دەنجی کوڕەنجی کورد کەم بکاتەوە. وەستا ڕەسوول فەرماندەی ڕۆژە سەختەکانی کەرکووکە سەربردەی قارەمانێتی پێشمەرگە دەژێڕێتەوە کە چۆن لە سەردەمی شەڕی داعشدا هاوارەکانی حەویجەیان پاراستووە. ئەو ڕۆژانەیان لەبیر بووایە کە پێشمەرگەیانی پاراست، ئەو ڕۆژانەیان لەبیر بووایە کە پێشمەرگە بە سەرما و گەرما و بە برسێتی لە خواروی کەرکووکەوە ماڵەکانی ئەوان هەموو نەتەوەکانی لە کەرکووک بەبێ جیاوازیە پاراست. ئەمەشەوە دەرەخات دەنجی هێزی پێشمەرگەی کوردستان سەرخستنی لیستەکەمانە لیستی 142 بۆ ئەوەی لە کەرکووکە بە یەکۆژیان زیاتر بچەسپێ، چونکە ئێستا نەچەسپاوە. ئێستا گەندەڵی ئیداری هەیە، ئێستا گەندەڵی یاسایی هەیە، ئێستا گەندەڵی ئەمنی هەیە، ئێستا فەرق هەیە هەتا لە ناو عەشرەتە عەرەبەکان خۆشیان فەرقیانەیە وازانم بۆی جبور نەبێ هەر خزمەت ناکرێ. لەبەرەوە هێزی پێشمەرگەی کوردستان پەیامی هەڵگری پەیامی ئەو یەکسانیەیە کە لە کەرکووک چەسپاندنی بە یەکۆژیان جێبەجێ بکە و چۆن ئەڵێ یاخوا کەس نەچێ بە گشت قوڵەی قافە کەس بە گشت پێشمەرگەیانەیە. کەمینە و فەرماندە و پێشمەرگانەی کە بە خوێنی خۆیان کەرکووکیان پاراستووە لە ئێستاشدا هەرمەترسیەک لەسەر کەرکووک دروست بێت. پێشمەرگە ئامادەیە بەرگری لە شارەکە بکات. مەرغەریب، کورسات نیوز، کەرکووک.